دەستێکی ڕەش دەستێکی نادیار ئەم شەو هەڵساوە ئەم دارانەی هەموو شکاندووە. ڕۆژانە و هەر جار و لە کوچە و کۆڵانێکی شارە زۆر دیمەنی چەندین داری شکا و باخچەی وێران کرا و شوێنی گشتی پەراوێزخراو دەبینیت. سەرۆکی شارەوانی شارە زۆریش سەر ڕای پشتڕاستکردنەوەی بوونی دەستێک لە پشت زیان گەیاندن بە شوێنە گشتیەکان، بەڵام ناشی شارێتەوە بەهۆی قەیرانی دارایی و نەبوونی کارمەندی پێویست لە سنووری شارەوانی نەیانتوانیوە سنوورێک بۆ ئەو حاڵەتە نەخوازراوە دابنێن. خەڵک دراوە بە دادگاوە چاودێری کراوە، بەڵام لەبەرەوەی و گوتم شوێنەکان زۆرن و فەرمانبەرمان کەمە و داوامەکەش کەم بۆتەوە وەکو پێویست ناتوانانی بیان پارێزی نەکە پاراستنەکەش هەر گرفتی کەشمانەیە لە ئیدارەدانەکەیشی بۆ نمونە ئیدارەدانی ئابدانە ئیدارەدانی بەخێوکردنە لەوەشە گرفتمانیان نەک لە پاراستنەکەی شابێ بۆیە پێویستە هاوڵاتی خۆی بە خاوەنی بزانێ گەر هاوڵاتی خۆی بە خاوەنی بزانێ تریمەلەکەی بەپارێزی بەڵام بەداخەوە مجتەماعی ژەروایە کۆمەڵە خەڵکی تیەکەوە کە هەست بە مەسئولیت ناکە بەڵام هەخە ئێمە حکومەت کارێکی وا بکە کە ئەو کۆمەڵە خەڵکە کەم کرێتەوە بەڵام ئەوەی کە منەی بینم ڕۆژ بە ڕۆژ خەڵک زیاترەکە بۆ نەپاراستنی شوێنە گشتیەکان. بەشێک لە باخچەکان لە سنووری شارە زۆر و قەزای دەربەندیخان لەلایەن کەسانی دەستڕۆیشتووەوە داگیر کراون و بۆ وەستانی ئۆتۆمبیل و پرۆژەکانی وەبەرهێنانیان بەکاردەهێنرێت. پارێزەرێکی ژینگە هۆکاری تەشەنەکردنی ئەم حاڵەتانە بۆ نەبوونی پەروەردەیەک بۆ پێگەیاندنی تاکی بەرپرسیار دەگەڕێنێتەوە کە پێویستە خێزان و قوتابخانەکان بەو ئەرکە هەڵبستن. دیارە باخچە و پارکەکان مڵکی گشتین، هیچ جیاوازیەکی نییە لەگەڵ ئەو باخچانەی کە هاوڵاتیەک لە بەردەم دەرگاکەی خۆیان یاخود لەناو حەوشەی ماڵەکەی خۆیان خاوەندارەتی لێکات، بەڵام پرسیارەکە ئەوەیە بۆچی خەڵک دەستدرێژی ئەکاتە سەر بڕینەوەی درەخت یاخود شکانەوەی درەخت لە ناو باخچەکانە یاخود تێکدان و شێواندنی ئەو سیما دەستکردەی کە لە ناو باخچە و پارکەکانە دروست کراوە. لە ڕاستیە ئەمە گەڕێتەوە بۆ لایەن یان نەبوونی پەروەردەی ژینگە یان نەبوونی پەروەردە لە ناو خێزانەکان یاخود لە ناو قوتابخانەکان بۆ ئەوەی کە تاکێکی بەرپرسیار دروست بکات و بەرپرسیارە نەمامەڵە لەگەڵ ژینگە و لەگەڵ ڕوبەرە سەوزایەکان کە و لە هەمان کات ڕۆڵی پۆلیس و ڕۆڵی دادگاکان بۆ ئەوەی کەم کەسانە نادۆزنەوە و یاخود ئەیان دۆزنەوە بەڵام سزای توندیان نادەن بۆی کەمانە ببن بە نمونەیەک بۆی خەڵکانی تر نەتوان کارەکانی ئەوان دووبارە بکەنەوە و لە هەمان کاتا بە جۆرێکی تر حکوومەت خۆی یان بەشی باخچەکان یان سەرۆکایەتی شارەوانی دەرفەتی ڕەخساندووە بۆ خەڵکانێک کە دەستدرێژی بکەنە سەر باخچەکان و سەر پارکەکان بۆ ئەوەی کە بیکەن بە شوێنی وەستانی ئۆتۆمبیل یاخود ئەوەی کە ڕەگەزەکەی بگۆڕن بۆ شوێنی نیشتەجێبوون یاخود ئەوەی کە بیکەن بە شوێنێک کە شوێنی بازرگانی بێت. نەبوونی سزایەکی دادگەر بۆ ئەو کەسانەی دیمەنی گشتی شار و ناوەندە فەرمیەکانی سەر بە حکومەت تێک دەدەن بۆتە پاڵپشتێکی خراپ بۆ زیاتر زیان گەیاندن پێیان و قورسترکردنی ئەرکی کارمەندانی پاکشکەرەوەی ژینگە کە سەرەڕای دواکەوتن و پاشەکەوتکردنی موچەکانیان ڕۆژانە پێویستە چەندین کاتژمێ سەرقاڵی خاوێنکردنەوەی ئەو شوێنانە بن کە لە درەنگانێکی شەو و دوور لە چاوی هاوڵاتیان و هێزە ئەمنیەکان چەندین کەسانی نابەرپرس دەکەونە وێزەی سروشتی دەستکردی شارەکە. وشیار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، شارە زۆر.